بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سکاڵاکان بەرەوکی دۆسیەی نەوتی هەرێم بەرنادن لە چەند ڕۆژی ڕابردوشدا لە دادگای ناوبژیوانی پاریس کۆتا دانیشتنی سکاڵای حکوومەتی عێراقی لەسەر تورکیا بەڕێوەچوو کە تێیدا ڕێگەی داوە بۆری نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێت و لەو سکاڵایدا عێراق داوای 26 ملیار دۆلار دەکات. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناوەڕۆکی سکاڵاکە و کاریگەری سکاڵاکە و ئایندەی سکاڵاکەش چی بەسەردەی و لەسەر ئایندەی دووسینە و تێرەمیش لە نێوان هەرێم و بەغداد قسە دەکەین و سەرەوەش قسە دەکەین ئایا نرخینەوە تەروا بە بەرزی دەمێنێتەوە یاخود ڕوبەڕووی دابەزین دەبێتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان یادگار سدیق ماستەر لە گرێبەستە نەوتیەکان هەروە شارەزای نەوت و غاز لەگەڵ دکتۆر بەهرۆز جعفەر دکتۆرە لە ئابووری سیاسی کاربۆن. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سوپاس. مامۆستا یادگار بەخێر بێن. بەخێرش بێنەوە بۆ کوردستان. ئەگەر سەرەتا لە سکاڵاکەەوە دەست پێ بکەین و سکاڵای کە تۆمار کراوە ناوەڕۆکەکەی چییە و کاریگەریکەشی چی دەبێت لەسەر دۆزیی نەوتیارێ؟ طبیعی ئەو سکاڵایەوە بژەنابتان نەزانن ڕێکەوتنێک هەیە لە نێوان عێراق و تورکیایە لە ساڵ 1970 بەم ڕێکەوتنە کراوە بۆ گواستنەوەی نەوتی عێراقە و بەبێ ڕەزامەندی عێراق و بەبێ پرس و ڕاکردن بە عێراق هیچ لایەنێکی تریاق و تورکیا بۆی نییە ئەو وەریە بەکاربێنێ. لە ساڵ 2014 هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی لەگەڵ تورکیا تەبیعی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە تاکو ئیسە بۆ ئێمە ئاشکرا نەکراوە یاخود نایزانین لە بەلاو لەولا قساکرێ. هەرێمی کوردستان نەوتی پیا هەنارداکە لە جیهان خەز نەکرێ و دیسانەوە لێەوە ئەفرۆشێ. ئەمە عێراق لە ئەمە دژە بە و ڕێکەوتنەی کە لە نێوان ئێمە هەمانە لە نێوان عێراق و تورکیایە. لەبەرەوە لە ساڵی 2014 داوایەکی دژی تورکیا تۆمار کردووە بەوەی کە بە شێوەیەکی نایاسایی نەوتی هەرێم ئەڕوا. طبیعی 8 ساڵە بەسەر ئەم داوایە تێپەڕیەوە تایسێک لای نەکراوەتەوە و ئاخر جەلسەی پێش چەند ڕۆژێک بوو 2 ڕۆژ لەمەوە پێش بوو کە کرا وەزیری نەوتی عێراقی شتیا ئامادە بوو. گرنگی ئەم جەلسەی ئەخیرە ئەوەیە کە ئەکەوێتە دوای ئەوەی بڕیاری دادگای فیدراڵیە. یعنی پێشتر ئەگەر بگەڕێینەوە تۆزێ بۆ دواتر ساڵ و نیوە لەمەوە پێش دادگایەک هەبوون دادگای ناوبژیوانی لەندەن داوایەکی بینی دژی کۆمپانیایەکی ناوخۆی کە بە ناوی دیناستی بوو دژی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم و وەزارەتی سامان سروشتیەکانی هەرێمی کوردستان کردبوو کە ڕێگەی نەبوو ئەو کۆمپانیایە دەست بەکار بێ. لە ناوەڕۆکی ئەو داوایە یاخود بەشێک لەو داوایە ئەوە بوو کە دیناستی ئەڵێ وەزیری سامانە سروشتیەکان نادەستوریەن بڕیاریاوە لەسەر ئەوەی کە دیناستی دەست بەکار نەبێ. وەڵامی دادگاکە ئەوە بوو کە گوایە ئەم داوایشتا لە دادگای فیدراڵی یەکلای نەکراوەتەوە. پێویستەکە یەکلایی بکرێتەوە بۆ ئەوەی بڕیار بیرێ. ئێستا ئەو داوایە یەکلایی بووەتەوە. ئەگەر بەیاننامەکەی وەزارەتی نەوتی عێراقیش بخوێنینەوە گەشتبینیەکی پێوە دیارەکە داوایەکە بەلایەنی ئەوانە یەکلایی ئەکرێتەوە. ئەگەر گریمان داوایەکە بەلایەنی عێراق لە بەرژەوەندی عێراق یەکلایی کرایەوە چی ڕۆیە؟ بە پێ ڕێکەوتنەی کە هەیە تاپێعی لە کاتی بوونی کێشە دادگای ناوبژیوانی پاریسیان کردو بە ئەو لایەنی کە یەکلایی کاتەوە کێشەکان. دوایەوە کە دادگای یەکلایی کردەوە تورکیا ئەتوانێت لە دادگاکانی ناو فەرەنسا تانە لەم بڕیارە بە. ئەکرێ دادگاکانی فەرەنسا بڕیارەکە هەڵوەشێننەوە و ئەکرێ قوبوڵیشکەن. دوای ئەمە چی ڕۆیە گەر گریمان قوبوڵ کرا. ڕێکەوتنامەیەکەیە بە ناوی ڕێکەوتنامەی نیویۆرک لە ساڵی 1958 ئەم ڕێکەوتناوەیە کراوە. لە ساڵی 1959 UN نەتەوە یەکگرتوەکان ئیقراری کردو بۆ جێبەجێکردنی کێشە نێودەوڵەتیەکانە. مادەی 5 ئیستیسنایەکی کردووەتیایە کە ئەو وڵاتانێک کە یعنی لایەنەکانی کێشەکە ئەگەر بڕیارەکە لە دژی بە سیاسەتی عامی وڵاتەکە بوو ئەتوانن جێبەجێ دەکەن. ئەمەوێ بۆ بڕم بڕیارەکە ئەیرێ ئەگەر هەیە دژی تورکیا بێ بەڵام لەوانەیە کێشە لە جێبەجێکردنیا دروست بێ و ئەوەشە زانین تورکیا کاتێکی زۆر بەهێزی بەدەستەوەیە ئەویش ئاوە دژی عێراق بەکاری بێنێ. ئایا معادلە سیاسەکان ڕێکەوتنە سیاسەکان بەرژەوەندەی ئابوووریەکان چۆن یەکلایەکەنەوە لە جێبەجێکردنی ئەم بڕیاری دادگا ئەو بۆ خۆی پرسیارە و ئایندە وەڵاممان هات. دێمە وڵات دکتۆر جەنابیشت بەخێر بێ زەمی سەرنجی بەڕێزی بزانمە سەر ئەم سکاڵایە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەم چ بڕیارەکە بێت چەم سکاڵایە بێت کشانەوەی بەشێک لە کۆمپانیەکانی بواری خزمەتگوزاری مەترسیانە سەر کەرتینەوە تێرێم دروست کردووە
سوپاس دووبارە بۆ ئەم دەرفەتە دیارە جناب شاعری ئەمە ساڵێک نیمە 4 ساڵێن باسیێم سکاڵایانە ئەەکەین من قناعاتی کولی خۆمایە بۆ ئەم قۆناغا ئەم سکاڵایە بە زیانی عێراق تەواوە بێ لەبەر چی لەبەر حاڵتێکی زۆر سادەی ئابووری کە هەموو لایەکە زانن کە پێوەەر بۆ زانینی گەشەی ئابووری هەر وڵاتێک یان بەهای ئابووری وڵاتێک شتێکێ مامۆستا زانێ پێڵەن GDP گرۆس دامستیک پرۆدەکت ناتجی ئیچمالی مەحەلی یان تێک ڕای بەرهەمێنانی ناوخۆی هەر وڵاتێک کە تۆ بتێ بزانی ئابووری هەر وڵاتێک چۆنە لەمەوە سەیرەکەی عێراق ئەمەی نییە مەسەنەن ئەم GDP چی ئەم تێک ڕای بەرهەمێنانی ئیجمالیە لە ئابووریات چیە ئەوش ئەوەیەکە بەهای ئەو کاڵایانە ئەو شتومەکانەی ئەو وڵاتەیە کە لە ئێستاە ینی بەهای ئەو کاڵایی کە تۆ بەرهەمی هێنی کۆی ئەو کاڵانی کە تۆ بەرهەمی هێنی لە هەر وڵاتێکە لە دۆخی ئێستاە چییە گەشەی کردووە گەشەی نەکردو عێراق GDP نییە هەر نەوتی هەیەەوەی فرۆشی و تاو ینی بۆیە ئێستا فەرسەتێکی گەورە بۆ عێراقات و تاراوە خۆتان زان سندوقی نەقدی دووەلی یان حکوومەتی عێراق هەموو جارێ جەخلەوە کاتەوەکە ئەم ساڵ گەشەی ئابووری لە ئەڵمانیا 6% بەزێ و لە عێراق 8% بەرزەوە بووە تەسەور ئەکرێ 120 بۆ 130 میلیارد دلار داهاتی عێراق بێ ئەم ساڵ کە لە کاتێکە عێراق بودجەی نییە یاسای بودجەی نییە یعنی ئەمە ئەکاتە نزیکەی 160 بۆ 170 تریلیۆن دینار بۆ ئەم ساڵ عێراق با تەسەورەکرێت کە یەدەکی بچێتە 90 میلیارد دلار لە بانقی مرکزی عێراقا کە تورکیا ئێستا ڕەنگە 25 میلیارد یەدەکی نەبێت لە بانقەکەیە کە وڵاتێکی گەورەترە ئەمە چی ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ عێراق هاتوتە پێشەوە لە بەرزبوونەوەی نرخی نەوت ساگرت ئەم ماوەی تەماشای وڵاتانی کەنداوکەی نەوتی خۆیان نەفرۆشن و ئەکان بەسەر کێشەی رووسیا و ئۆکرانیاوانی لەژێر سمێڵۆ پێکەنن سەیری دۆخەکەکەن و بینیشر ترەمپ هاتۆ بۆ خەلیج و ئیجباری ئەوانیش بۆ وشی خۆشیانەکەنەوە عێراق ئەگەر بێت خۆی بگلێنە لەم کێشانەوە لە چوارچێوی ئەم جەمسەرگیریە تازەی هەرێمایەتی و جیهانی کاتۆتە ئاراوە عێراق وڵاتێکە خۆتان نزانن 67 گروپی میلیشیایی تایە مرکزی قەراری تیانە ماڵی کازمی سەرۆک وەزیران درایە بەر درۆن و لەم چەند ماوەی ڕابردوانێکی شتوانی هیچ حرەکەی بکات هیچ کەسێک دۆزێت و ڕاوێژکارەکانی تیرۆرەکەن ناتوانێت هیچ حرەکەی بکات نزیکەی 4 ملیۆن و 100 هەزار کەس لە چاودێری کۆمەڵایەتی موچە وەرەگرن لەژێر هێڵی هەژارەوێن زۆر جاری وایە لە 14 پارێزگار عێراق کارەبا نییە مەبەستمەوە نییە یعنی وێنای عێراق وا بکەم مەبەستمەوەی عێراق وڵاتێکی لەرزۆکە بە عەربی پێڵن دەولەت هەشە لەم کاتەیە حرەکەکردن بەم سکاڵایان و لێکدانەوەی و چوونەناو ئەم معادلە نێو دەوڵەتی و ئیقلیمی و سەر ئێشانەوە وا ئەکا ئەو فرسەتە گەورەی کە هاتۆتە بۆ عێراق کە من تەسەوری خۆم و تەسەوری وۆڵ ستریت جۆرناڵ و این مامۆستا ژڕەنگەوی خەڵکی دیکەش وە نرخی نەوت ڕۆژێ لە ڕۆژانێ مێبینین دە 20 دلار و 30 دلار لە ئایندەیە بەڵام لەم 6 مانگەیە کە وەکو ماکرۆنەڵێ چاوەڕێی زستانێکی سەرد و سەختەکەین ئەبێ خۆمان بۆ خراپترین ئەگەر ئامادە بکەین نرخی نەوت هەر ئاوە بەرزیە مێنێتەوە لەم 6 مانگەیە بەڵام ئەگەر عێراق خۆی بەئاڵکێنێ لەم کێشانە و بەئاڵێنە لەم کێشانە و شاق لە شاقی هەرێم گیر بکاو لە تورکیا گیر بکاو بچێتە فەڕەنسا و بێتەوە ئەمریکا خۆتان نەزانن بایدن دوێنێ هەشارەتی بۆ کرد کە ئاسایش و زە دەبێ پارێزراو بێت و ئەوان بەرهەم بەرز بکەنەوە ئەم کێشانە دروست بکات بە زیانی عێراق تەواو ئەبێت و بە زیانی بەغدادەوە بێت ناشتوانێت سوود لەو دەرفەتە ئابووری باش بە زیادەی نەوت وتە ئێستا لە عێراق بۆی نەوتەوە 108 گەشەی کردووە ئەی لە ناوخۆی هەرێم ئەو زیادەی نەوتە چێ ئەوەی عێراقیش بێت کە یاسایشی خۆراکە بوو زیادەی نەوت پارەکەی بۆی خەرجکردن ئەی لە هەرێم زیادەی نەوت دیارە لە هەرێمیش ئەم ڕۆژانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە یادی 3 ساڵی کابینەکەی ئاماژەی بۆ کردکە فعلەن داهاتیان گەشەی کردووە داهاتی خاڵە سنوورەکانیش وەزیری دارایی هەڵێ 100 زیایی کردووە ئیتر چۆن ئەڕاستیان خەڵکەوە بە بازارڕەوە مەوسم داهاتی نەوت بێ بەرنامە دێمە سەر ئەوە نەقد و تێبینی زۆر شمێ لەسەر هەرێمە مار نەبێ ینی ئێمە لێرە تێکۆشەر نین توێژەرین باحسین ئیتر واقعەکە چۆن یەک زایدن یەک دووە گەلای من ئەمە دێمە سەری لە واقعشە بەڵام ئەمەوێت تۆزێک هایلایتی ئەم واقعی ئەم سکاڵانەش بکەمەوە پێش ئەوەی بشتە لای کاکە ئەوش ئەوەیەکە لە ساڵی 1970ەوە کە تەها محیدین معروف ئەو کاتە کورد بوو جێگری سەر و کۆمار بوو لەگەڵ سلێمان دەمێڕەڵا ITP ئێرە ترکش پاپلاینیان کردەوە هێڵی بۆڕی تورکیا و کەرکووکیان کردەوە یان عێراقیان کردەوە ینی کوردێک کە جێگری سەدام بۆ ئەو کردیەوە سەر و کۆماری تورکیا 970 کیلۆمەتر ئەم بۆڕێ هێڵەکەی درێژە لەو کاتەوە عێراق ئەم گرێبەستەی لەگەڵ تورکیا هەیە کە بۆڕی نەوتی کەرکووک نەوتی کەرکووکە چێ بۆ بنڵین بەندەری جەیهان
حکوومەتی عێراق سکاڵای لە حکوومەتی تورکیا کردو ینی هەرێمی کوردستان لەم محکەمەیە تەرەف نییە بەڵام لەسەر سک و لەسەر جستەی خاکی کوردستان و لەسەر حسابی هەرێمی کوردستان ئەکەوێت تورکیا بیباتەوە هەرێمی کوردستان زەرەکە عێراقش بیباتەوە هەرێمی کوردستان زەرەکە بۆچی پەیوەندی بە هەرێمەوە هەیە وەکو خۆی عێراق داوای 26 میلیارد دلار لە تورکیا ناکات پێش بە 6 میلیارد دلارەکە عێراق ئەڵێ من کە لە ساڵی 1970 پەیوەندیم لەگەڵ حکوومەتی تورکیای خۆتان نزانن پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندی لە نێوان ئەکتەرە دەوڵەتیەکانە ئەکتەرە ڕسمیان هەرێمی کوردستان نان ستیت ئەکتەرە تقریبا ینی کارکتەرێکی نادەوڵەتیە دەوڵەت نییە لە من گرێبەستێکمە لەگەڵ تورکیایە کە نەوت لە ڕێگەی منەوە هەناردەی تورکیا بکرێت عێراق ئەڵێ لە ساڵی 1970 بەڵام تورکیا هاتووە لە ساڵی 2014 کۆتایی 2013 هێڵێکی بۆڕی تری کردوەوە هێڵی بۆڕی کوردستانە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ بەغا سیادەی عێراقی پێشێل کردو سکاڵاکە لە سەرم بنەمایە لە چەمبەری پاریس چەمبەری پارێسیش هەردووچیان تێ ئەندامن عێراقش و تورکیاش تێ ئەندامن لەو دادگای پاریسا کە بۆ یەکلاکردنەوەی ناکۆکی و نەزع بزنسیەکان و سەرمایەداریەکانە لە جیهانە ئشکالێتەکە لە چۆ دەست پێکات ئشکالەتەکە لەوە دەست پێکات لەم محکەمەیە ئەگەر عێراق بیباتەوە ئەو کاتە هەرێمی کوردستانە بێ بچێتەوە بەردەستی بەغدا کە ئەو دۆخەی خولخان ئەگەر تورکیاش بیباتەوە ئەو کاتە تورکیا ئەوەندەی تر لە ئاسی نێودەوڵەتیە بۆ گۆڵێن نەشئەوەر ئەگرێ و زیاتر تەدەخل لە هەرێمی کوردستانە ئەکات بۆ هەرێم زەرەرە بۆ هەرێمش بۆ بەغاش زەرەرە بۆیە ئەمە مەترسی دروست ئەکا ئەم سکاڵایە لەم ڕوانگەیەوە ئەمە سکاڵای یەکەمە سکاڵای دایناستی پێترۆلێمشکە لە ئۆگۆستی 2019 لە دادگای لەندەن تۆمار کراوە ئەمە دایناستی پەترۆلم تا ڕاتێک ڕێژێکی هندی هەیە ینی لەوێ ئەوروپیەوەوانە بەڵام کێشەکە چییە ئەمان ئەم کۆمپانیای دوو هاوبەشی کوردی هەبوو کۆمپانیای کوردیان ڕژستەر کردووە ئەم دو هاوبەشەش دوو کەسن بەرپرسی کوڕی دوو بەرپرسی ئەم منتیقەیە ینی سلێمانی نیچێتین و دوای بوون بە گۆڕان و تراری دەسەری چێتی حساب جاران کۆمەڵە بوونە یان هەرچێ بوون ئەمە بەس بۆی ناوی خەڵک بێنم مەبەستمەوە ئەمە چون داوای ئەم دوو هاوبەشیان زیاد کردووە ئاشتێوران بەس کۆتایی سکاڵایی دایناستی کۆتایی من ئەوراقی محکەمەکەی لەندەنم لایە ئەڵێ ئاشتی ئەورامی سکاڵاکە زیاتران کێشەی حکوومەتی هەرێمیش حەقی خۆیەتی داوا لە ئاشتی ئەورامی بکە ئەو بخاتە تەرەف لە ئیشەشەکە ئەڵێ داوا ئیلیگەڵ پەیمێن داوای پارەی نایاسایی لێکردوین دیارە ئاشتی ئەورامیش قسەی هەیە چکە بەپێی مادەی سی لە یاسای نەوتۆغاز یاسای ژمارە 22 نەوتۆغاز دەسەڵاتی وەزیرە لە کۆنتڕۆڵ و لە ئیتر لە ئیمزاکردن و لە تەوەقیع و دەسەڵاتەکانی وەزیر لەو مادەیە تۆمار کراوە بەڵام ئەڵێ بەهۆی ئەم دوو کۆمپانیایە چێژە هەتا باسەکات لە محکەمەکەی ئەڵێ داوا لە بەرپرسی کە منیە منتیقەی کردو ئاشتی ئەورامی بە نامی سەوتی وەتسەپ پول هز ئێر جۆزیان ڕابشێشە لەوەی من محکەینەکەی محکەمەی لەندەنم لایە جا ئەم کێشانە بەهۆی ناتێگەشتی ناوخۆ دروستکرا بە تایبەتی لەم دەڤەری ئێرە ئەم دوو کۆمپانیاوە بەشەی هەبوو لە منتیقەیشیان کردووە محکەمەی سێهەم سکاڵای سێهەم ئەوەیە کە دادگای فیدراڵی لە هەرێمی کوردستانی کردووە و جارجارێک ئەگەر دەستی بەتاڵ بێت لێ زنووە کاتەوە گەر وەزعیش باش بێ ئەوە یا کێشەیەکیان بەسەرا بێ بیرانەچێتەوە دێمە وڵات مامۆستا یادگەر سەبارەت بە کۆمپانیا نێودەوڵەتیەکان هیچ بەیاخێک بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی دادەنێن دوایەوەی کە دەرچووە ئەم سکاڵایش بڵێ نەگەریەک لا بکرێتەوە دکتۆر دەڵێ هەردووبارەکەی بۆ هەرێم زەرەرە یەکلاکردنەوەی وەڵامی و پرسیارەت هەیەمەوە لەسەرەوەی دیناستی من تەنها بەستم ئەوە بوو لێرە دادگا ئەڵێ ئەو کێشەیە دەستوری بوون و نادەستوری بوونی تەسەڕوفاتی وەزیری سامانە سروشتەکان ئاشتی ئەورامی کە داواکە دژی ئاشتی ئەورامی بووە دادگای فیدراڵی ئەو کەیسە لە دادگای فیدراڵی عێراق هێشتا یەکلایی نەکراوەتەوە کەواتە بە یەکلایکردنەوەی ئەوە قومانەزانین دادگای فیدراڵی ئەو لایەنەیە کە تەفسیر وە دەستورەکە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێت تەفسیرەکەمان بەدڵ بێ بەدڵمان نەبێ ئەو لایەنە تایبەتمەندەیە کە تەفسیر بۆ دەستورەکەوە دەستوری بوونی تەسەڕوفێک و دەستوری بوونی ئەو دیاریەکە بینیمان لە مانگی دووە و ناوەڕاستی مانگی دووە هەموو سەکتەری نەوتی هەرێمی کوردستان قانونی نەوت و غازی هەڵوەشانەوە بە نەدەستوری لە قەڵەما کەواتە لە حکمی نەبووانە ئەم گرێبەستانەی هەرێمی کوردستانیش کە کراوە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە لەسەر ئەساسی قانونی نەوت و غاز کراوە کە ئەو قانون نەوت و غازە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی هەڵوەشاوەتەوە لە حکمی نەبووانەیە لەبەر ئەوەیە وەزارەتی سامانە سروشتەکان بەڕای من گەشتبینانەتر وەزارەتی نەوتی عێراق گەشتبینانەتر لە بڕیارەکەی دادگای بازرگانی پاریس ئەڕوانێ کە یەکلایی بکاتەوە لە بەرژەوەندی عێراق تەبیعی ئەگەر لە بەرژەوەندی عێراق یەکلایی بکرێتەوە وەختە کێشە بۆ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دروست دەبێت ئەگەر
تطبیق کرێ ئەگەر بڕیارەکەت جێبەجێ بکرێ و تورکیا ئامادە بێ بە جێبەجێکردنی چونکە ئەزانین بەرژەوەندیەکان لەوێ تەحکومەکەن ئایا بەرژەوەندی تورکیا لەگەڵ کیانێکی عێراقایە کە عێراق دکتۆر باسی کرد کە سیادەیە دەوڵەتێکە سیادەی خۆی هەیە کیانێکی نێودەوڵەتی هەیە و هەرێمی کوردستان بەشێکە لەو عێراقا ئەگەر تورکیا ئامادە بێ بەرژەوەندیەکانی لەگەڵ کابلایە یەکلای یەکاتەوە تەحکومەکەوە دوو ئەوەی وەرەقەی ئاو چۆن بەکارێنێ تورکیا دژی ئەم بڕیارە چونکە ئەزانی بڕیاری دادگای فیدراڵ بڕیارێکە لە ناوەندە نێو دەوڵەتیەکانە محتەرەمە و هیچ وڵاتێ ناتوانێت بڵێ من دژایەتی بڕیارێکی دادگاکەم چونکە شؤونێکی داخلیەوە ئەو لایەنەیەکە عاید بە سیادەی وڵاتەکەیە لەبەرەوە بڕیارەکەی دادگای فیدراڵی بڕیارێکی محتەرەمە ڕێزگیراوە لایەن ناوەندە نێودەوڵەتیەکانەوە و تورکیاش ئەگەر مامەڵەی لەگەڵانەکە دیسانەوە لەوانەیە بەلایانی کە مۆسومعی لەکەدارە بێت نێوەندە نێودەوڵەتیەکانە کە بڕیارێکی دادگایە دژێتی بەڵام لەگەڵەوەشە بەرژەوەندیەکان تەحکومەکان لە جێبەجێکردنیە کۆمپانیا بیانیەکان ئەگەر ملاحەزە بکەین جەنابتان ئاگادارن هەر لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدراڵەوە ئەبینین وەزارەتی نەوتی عێراق بە شێوەیەکی ماراسۆنی ئیجراعاتەکانی خۆیەکە قۆناغ بە دوای یەکایەت تاکو ئەوەی گەشتە ئەوەی چەند کۆمپانیایەکی سکیورەتی کارەکانی خۆیان هەڵپەسات لە هەرێمی کوردستانە ئاخیردانیان کە بەدەست ئێمە گەشتۆ احتیمالی کۆمپانیای تریشە بێ کۆمپانیای SGS کە کۆمپانیایەکی چێکین و تەفتیشە بۆ کوالەتی وشتەکان لەگەڵ چەند کۆمپانیایەکی نەوتیا کۆنتراکتیە بووە بەڕسمی ڕایگەیان کە من کارەکانم هەڵە پرسێرم لەسەر بینای ئەو نامەیە کە لە وەزارەتی نەوتەوە پێمانگەیانەوە کەواتە فشارەکانەکە عێراق چەندێک بۆیەکێ لەبەرەوە هەرێمی کوردستان زۆر زەرورە بە وتوێژ لەگەڵ عێراقا بێوێ کێشەکانی حەلکە چونکە وا دیارە نیازی حکوومەتی عێراق وەزارەتی سامانە سروشتەکان لێرانەوە فشارەکانی زیاترکە بۆ سەر کۆمپانیا نەوتەکان ئێمەش زانین کۆمپانیا نەوتەکان هەمویان کۆمپانیای گەورە نین باشێکیان کۆمپانیای مامناوەندین بەشێکیان کۆمپانیای گەورن لە هەرێمی کوردستان ئیشەکەن کۆمپانیای کام وڵات ئێستا لە هەرێمی ژەکەن وڵەن ئەوانەی کە لە هەرێمی ژەکەن کۆمپانیا رووسەکان لێرن کۆمپانیای نەرویجی لێرێ کۆمپانیای تورکی لێرێ کۆمپانیای ئەمریکی لێرەیە چەندکەمە کۆمپانیای فەڕەنسی لێبوو ئینسیحابی کرد لەبەرەوە کۆمپانیا مام ناوەندەکان ئەتوانی بڵێ لە هەرێمی کوردستانە DNO گەنەڵ ئەنەرژی شامران گۆلف کریستۆن کە بەریتانیە ئەمانە کۆمپانیای لە غەیری لە ناو بەڵێ لە عێراقا بەرژەوەندیان نییە تا ئێستا بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆمپانیا رووسیەکان و کۆمپانیا ئەمریکیەکان کرێت لە ناو عێراقا بەرژەوەندیان هەبێ زیاتر ئەو وەختە کەوێتە سەرەوەی چۆن مامەڵە لەگەڵم بەرژەوەندیاکە نایە بەرژەوەندیان لە هەرێمی کوردستان زیاترەیە لە عێراق و ناوەند ئەوەش تەبیعی کۆمپانیای کاریشێکۆ یەکێک لە گەورەترین کێڵگەکانی هەرێمی کوردستانی لەبەردەبێت کۆمپانیایەکی ناوخۆییە توانین بڵێ ئەوەش دیسانەوە لە هەرێمی کوردستان ناکارەکە کێشەکە لێرایە ئەم کۆمپانیانە سەرمایە ترسنۆکەوە کۆمپانیاش بە دوای بەرژەوەندی خۆیان ناکەڕن هەموو کۆمپانیاک بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێەوە پشکەکانی لە بۆرسەی جیهانیا ئەم فشارانەی کە ئەخرێتە سەریان بمانەوە و نەمانەوەی کاریگەریە بێ لە سەریان و ئەگەر لە مەودایەکی نزیکیشانە بێت لە مەودای دوورا لەوانەیە با بڵێن بڕیارەکانیان پیاچوونەوەی پیا بکەن لەبەرەوەی مەترسیە فعلەن ئەم هەنگاوانەی کە عێراقی ئەگرێتە بەر مەترسیە لەسەر وەبەرهێنانی سەکتەری نەوت لە هەرێمی کوردستانە باش دوایی لەسەر هەرێمی قسە دەکەن چی کردووە هەرێم خۆی و عێراق کۆمەڵەکان گەیونەوە دکتۆر ویست باسی بەرەکەی دادگای فدراڵیکەی لەم هەموو سکاڵایانە ئەوەی دادگای پاریس بێ ئەوەی دانەستی وتت دانەخراوە ئەوەی عێراقیشی بڵێن دادگای فدراڵی ئەوەی یەکلاکراوەتەوە دۆسینە و تێرێم چی بەسەردە یاخود باشترین مژدارە چی ئێستا چۆن مامەڵی لەگەڵا بکرێ؟ وڵا کاک حەکیم ئێمە لەو پەیمانگای مەدەتریانە لەم ماوەی ڕابردوو کۆمەڵی پەیپەر و ئارتیکڵ و حتا وتار و ئەنەشمان بڵاو کردو کە بەشتێکی گرنگی ڕاستپاردن لەواقع یعنی ڕاستپاردەی گرنگن کە ئەوە بکەن من بۆ خۆم لەو کەسانم کە دۆسەی نەوتی هەرێمی کوردستانە ناوخۆی هەرێمی کوردستانە پیاچوینەوەی جددی بۆ بکرێت چونکە بەشێک لە هەڵەی هەیەجگار استراتیژی گەورە کراون لە ساڵ 2006ەوە ئەم کابینە هیچ عقدێکی امزا نەکردووە بەڵام هەڵە استراتیژیەکانیان بڵێم کێشەکان لە ڕووی ئابووریەوە کارەساتە ئابووریەکان لە کوێوە دێن ئەمەیە ڕێگەی ئیشەکەم بۆچی هەتا پیشەسازی نەوت و غاز لە هەرێمی کوردستان ئەچێتە پێشەوە قەیرانی دارایی زیادی کردو لەو ساڵێنە ڕابردوو ئەم پرسیارەکە بەم شێوەیە کرێ بە قەنەعەتی کولی من ئەوەیە کە هەر لە سەرەتاوە
لێنێش باسم کردووە کەس چۆن ئێمە سناعەتی نەوتی لە هەرێمی کوردستان پێش بخین و گرێ بدەین بە مەسەلە نەتەوایەتی و نیشتیمانیەکانەوە کە ئەمە زۆر زۆر لە ڕیالیستەکان لە ئەمریکا زیاتر جەختیان لێ کردوەوە ڕیالیست تیۆری لە پەیوەندی دۆڵتەکانە ئەوش ئەوەیە هەڵە استراتیژیەکە ئەوەی ئێمە لە سەرتاوە لەسەر پێشەوەی باسی هەڵە استراتیژیەکە بکەم لەسەر ئەساسی عقودەکان یاریمی کوردستان پرۆدەکتن شیرین کۆنتراکتە گرێبەست جگە لە داناغاز ئەوەی کۆرمۆر گرێبەستی بەشداری و بەرهمێنان لەسەر چه فەلسەفە و ئەساسێک ئەم گرێبەستە کراوە حەقی خۆیان ئەمەیان کردو چکە لە بەم شێوازە گرێبەستە چوار گرێبەستی باوەیە دیارە شێواز جۆری دیکە زۆرە بەڵام ئەمەی کە سێرڤز و هینەمە بەسمەوەی عێراق بەشداری و بەرهمێنانم دوو شێوازە گرێبەستە نەوتەیە مامۆستا ئەزانێ ئەمان فەلسەفە ڕیسەکان ئەوەیە کە ئەو کاتە لە 2006 خەڵک دارین کوردستانی ئەزمونێک لە مەجای نەوتانە بوو وانە نەک هیچ ئەزمونێک لە مەجای نەوتانە بوو هیچ توانایکی تەکنیکیشی نەبوو پارێکی ئەو تۆش لە بەردەستانە بوو بەپێی ئەم پرۆدەکتن شیرین کۆنتراکتەکە چەند خەسائیس و تایبەتمەندیەکی هەیە ئەوش ئەوەیە تۆ کۆمپانیایەکە یعنی وەک شەڵگەیەک نەوتەکەی دۆزیەوە دەست بە گرێبەستەکەمانەکەین و ئیشی خۆمانەکەین نەوتەکەی نەدۆزیەوە هەرچی سەرف کردووە 200 میلیۆنە 400 میلیۆن 800 میلیۆنە بخۆی لەسەر خۆیەکەوە بێ بڕاتەوە بە ماڵی خۆیان ئەدۆ ڕێدەم پارەیە داانە لە هەریم ینی ڕستەکە کەوتە سەر کۆمپانیاکە نەکرد لەسەر وڵاتی خانە خوێن و ئەساسێکی دیکەشی ئەوەیە کارێمی کوردستان خۆی توانێت تەکنیکی نەبووە یعنی وڵاتە پێشکەوتەکانی گیان زۆربیان ئێستا فەڕەنسا خۆی نەوت و غازی نییە بەڵام کۆمپانیا پێشکەوتو هەیە لە مەجای نەوت و غازە ئەمریکا ڕاستە خۆی ئەوەیە زۆربەی وڵاتانی دیکە مەسەلەن کە خۆیان بەکاربەرن کۆمپانیای پێشکەوتویانە لە مەجای تەکنیکیاوانە سا عێراق لە ڕووی تەکنیکی و پشت بە کۆی دەبەستێت لە شەڵگەی گەیارە 2016 داعشتەقاندیەوە 22 بیری وێران کرد 8 مانگ ئاگرەکە بەردەوام بوو چ ببینە چ کارساتێکی ژینگەی دروست کردو بۆ تەواوی وڵاتانی دنیانەک بۆ عێراق عێراق توانای تەکنیکی لە کۆی توێنا بۆ کوژانەوەی ئاگرەکەی کە عێراق ساڵی 27 مەسەلەی نەوتۆوانە ئیدارە ئادا و نەوتی خۆماڵی کردو جا بێمە سەر ڕێگی مەسەلە استراتیژیەکە ئەسلی کێشەکەوەیە هەرێمی کوردستان لە ساڵی 2006 چون عقدیان لەگەڵ کۆمپانیای بیانی کردووە کۆمپانیای بیانی بەزەی بە خاکی هیچ وڵاتێکی ترا نایەتەوە نەک هەرێمی کوردستان ئەو وەکو مامۆستا کوتی بە دوای سەرمایە ئاگەڕێ بەزەی بەوا نایەتەوە شێوازی لێدانی بیرەکە بە ئاسوەییەکە بە ئوفقی ئەکا یان بە عمودی ئەکاستونی ئەکات بەزەی بە ژینگەیان نایەتەوە بەزەی بە ڕێگەوبانە نایەتەوە بەزەی بەوە نایەتەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم خاکەیە بکات زانی من یەک شتێک بە تۆ بڵێ من اختصاسی من جیۆلۆجی نییە بەڵام حەقی خۆمە باسکەم یەک بەرمیل نەوت لە ژێر زەویە لە قوڵایەکی گونجاوە 6 میلیۆن بۆ 100 میلیۆن ساڵی ئەوێ بۆی بەرمیلێک نەوت تا دروست دەبێت هەتا دروست دەبێت 6 بۆ 100 میلیۆن ساڵی ئەوێ تاوەکۆی بێ بەرمیلێ نەوت ئێ باشە تۆ 6 میلیۆن بۆ 100 میلیۆن وەزیری سامانە سروشتەکان لە پەرلەمان لە 21 شەشی 2022 200 میلیۆن ساڵ پێچێت تاوەکو ئەم لەم مەکمەنە بەرمیلێنەوە دروستە بێ ئەم توانە ئەم پێک هاتە ئۆرگانی و ناوەرگانی شتێکی میایانە لە ژێر زەویە قوڵای زەویە کۆ بنەوە غازات و چڕی و مکەسەفاتانە دروستەکەن باش چی هەیە ینی لە گەوهەر گەوهەرترە ئەمە شتێک نییە لە ئاڵتونترە ئەم نەوتەی من بێ قەدری بزانین من چێ هەیە ئەم قوتەی خۆی لە خاکی زەوی خۆیان 200 میلیۆن ساڵ پێشەر سەرم خاکی کوردستانە لەم دامینیچیەکانی زاگرۆزا نەوت فۆرمەڵە بێ من بڕۆم تەسلیمی میلیچیەکانی بەغدای بکەم نایکەم تەسلیمی بەغدای ناکەین بەڵام لە ناو خۆی خۆمانە بێ ئیجباریان بکەین بە پیاشنەوەیکی جدی و دی بە مەسەلەن ئیتر ئۆپۆزیسیۆنێک کا دەسەڵاتێک کا نازانم چیکە پیاشنەوەکە چییە یعنی ئەگەر ئێمە بمانتوانێت کۆمپانیایکی کوردی خۆماڵی نیشتیمانی دیجیتالیزە کراوە هاوشێوانی کەندا و مەبەستمەوەی دا بمەزراندایە ئێستا هەلی کارێکی زیاتر بۆ کوردستان دروستە بوو ئێستا ئەم کۆمپانیانە نەئەچون کۆمپانیای بیانیانە نەئەچون دادگە نێودەوڵەتیەکانمان لێ بگرن هەر ڕۆژی 2 میلیارد و 3 میلیارد دلارمان بەسەرا بسەپێن وەک بە ناوی قەرەبوو لێمان بسن ئەگەر ئێمە کۆمپانیایەکی نەوتی خۆماڵی کوردیمان دا بمەزراندایە ئێستا توانایەکی مرۆیی باشمان لە مەجای تەکنیکی کەوادری نەفتیا سەرپێ خست بوو دەوراتمان پێ ئەبینین لە نەرویج و لە بەریتانیا و لە چین و لە هەند و لە وڵاتانەی کە پێشکەوتون لە مەجای نەوت و غازا ئێستا ئێمە خاوەن سەروەتێکی مرۆیی گەورە ئەبووین کادر و ئەندازیاری تەکنیکی گەورە ئەبووین لە مەجای نەوت و غازا ئەگەر کۆمپانیا بیانەکانیشم ڕۆژیانی شتای خۆمان جێگەمانە گردووە ئەزانی کاتێکە من ئەڵێم بە پارێزگاری لە چێلگە نەوتەکانی هەرێمی کوردستان بکەین یەک شێڵگەیەک یەک بیرێک کۆمپانیاکە ڕائەوەستێ لە ئیشکردن جاری وایە 95 بۆ 100 میلیۆن دلاری داناوە بەس بوەستێ ینی لە ئیشکردن بوەستێ 100 میلیۆن دلار ئەو کۆمپانیاتی ئایدۆڕێ بێ دەست پێ بکە بیرەکەش لە باشترین حاڵتە بیرەکە لە ناوەچێت توش بۆ ئیشکردن ناشێت جارێکتر ئیشی تیا بکەیتەوە و باشترین حاڵتە ئەگەر بشێت جارێکترش ئەم کۆمپانیا ئیش تیا بکاتەوە 100 میلیۆن دلاری تر دابنا دیزان دەست کاتەوە بە دڕێلین بە هەڵکەندن
بۆیە وەستان یا مەترسی ئەمنی یا درۆن بارانکردن یا مشک بارانکردن چڵگەنەوتەکانی کوردستان لێرەوەی مەترسەکەی کە باسێکەکەم ئەمە مەترسێت جیۆلۆجی و ئابووری نەکەم خاڵێکی ترەگەر ئێمە کۆمپانیایەکی خۆماڵی نیشتیمانی کوردیماندا بمەزراندایە ئێستا ئێمەمانتوانین لۆبیکی باشتر لە لەندەن و لە نیویۆرک و لە چین و لە ئیماراتە بۆ ئەم پرسانە بکەین و بۆ ئەوی جارێکی تر کە بایدن هاتەوە بە ڕۆژهاتی ناوەڕاست ناوی کورد و کوردستانیش لەو مەلەفانەیە بێت کە بەدەستیەوەیەتی بەڵام کاتێکە تۆ عقودەکەی لەگەڵ کۆمپانیای نێودوڵەتی یا کۆمپانیای نێودوڵەتی یعنی بانقی دووەلی یعنی ئەمانە دەستیان تێکەڵ لەگەڵ چینێکی خوێنەواری کاکەتیانە تەمەنی 800 ساڵە یانە 600 ساڵە یانە تەمەنی 80 ساڵە لە هەموو حاڵەتێکە لە تۆ خەبیرترن لە تۆ متەمەکینترن لە تۆ ملیاردێرترن لەو تاوەرە بەرزانەوە هەر کاتێ بیانەوە بڕێر لە چارنووسی تۆدەن بۆیە ئێستاش نەچۆ بچێ حکوومەت ئێرەم دەستی پێ کردووە من پێم خۆشە بەڵام دەستی بەوە کردو کۆمپانیایەکی خۆماڵی کوردی دامەزر بەڵام لەگەڵ ئەمەشا من هەر ملاحەزات و تەحەفوز و ڕاستپاردەم هەیە کە فعلا مەکارێکی باشە دەبێت ئەمانە بێتەوە سەری دێمەوڵات کاک مامۆستایەت کات سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوە باسی عێراقت کۆمەڵێک ڕێکاری گرتوۆتە بەر هەرێم خۆی چی کردووە لە ماوەی 5 مانگە ڕابردوو کە و بڕیارە دەرچووە هەرێمی کوردستان بەداخەوە هەر لە بیدایەتەوە بێدەنگ بوو تەنها بە ڕەفزکردن یعنی ئیکتیفای کردکەوەی کە بڕیارەکە ڕەفزەکە و ئاعترافی پێناکە کە ئەمە ئەگەر بەشێکی بێ ئەبێ ئیجراعاتی تری بە دوای بێ و نەک لەگەڵەوەی کە ڕەفزی کرد لە هەمان کاتیشە ئەبینین کە هەرێمی کوردستان ئیدعای ئەوەی کرد کە ئەبێ بە بازارێکی باش بۆ گازی ئەوروپا وەجێ ئەو گازە ئەگرێتەوە کە ئەمە زۆر جار تۆ شتێکت هەیە توانایەکەت هەیە هێواش هێواشەیەکەی لە کاتێک هەمومان نەزانین هەرێمی کوردستان ئیستا گازی کافی نییە بۆ ئەوەی تۆرباینەکانی کارەبا لە هەولێر و چەمچەماڵ بە تەواوەتی دابینکە تەبیعیکە کاتێوێ و پرۆسەیەکی درێژترە و ئاسانتر نیە ئاڵۆسترە لەوەی کە نەوتەکرێ هەرێمی کوردستان بەم هەنگاوانە دەستی پێکرد بەداخەوە لە کاتێکە ئەبووە یەکسەری وەفدی هەرێمی کوردستان ڕۆشتایەتە بەغا و توێژی دەست پێ بکردایە دۆخەکەی ئارامتر بکردایەتەوە نەوەکو ئاڵۆستری کرد بەڕێی من ئەو لێدوانانەی حکوومەت دۆخەکەی ئاڵۆستر کرد وای کرد عێراق هەنگاوەکانی خێراتر بێ و یەکێکی تریش لەوەی کە هەنگاوەکانی حکوومەتی عێراق خێراتر بوو غیابی کورد بوو لە وەزارەتی نەوت لە سۆمۆ ئەوەتی سۆمۆ هەیە ئەوەتی وەزارەتی نەوت هەیە کورد لە مدەتێکی کەمە وجودی هەبوو لە وەزارەتی نەوتا لە سۆمۆ هەر نەیبووە یعنی طبیعی بەشێکی بۆ واگەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیویستوە سۆمۆ وەزارەتی نەوت بەشدار بێ لە سەکتەری نەوتی هەرێمی کوردستانە چونکە ئەگەر سۆمۆ بەشدار پێ بکە کەواتە بێت لە ڕێگەی سۆمۆ ولایەنە فەرمیەیە کە نەوتی عێراق فرۆشەیە بۆ هەرێمی کوردستانیش بەو ڕێگایە بڕۆشەیە کە هەرێمی کوردستان ئەوەی نەویستووە یعنی ئەمەیەکێک بۆ لەو فراغانە ئەگەر وجودت هەبووە لەوێ ئەکراف شارەکان خاوتر بکەیتەوە چونکە کەسبی وەقت بۆ هەرێمی کوردستان گرنگە چونکە ئیستا عێراق لە بۆشاییەکی سیاسیە ئەژی چونکە حکوومەت هێشتا تەشکیل نەکراوە بنبەستێکی سیاسی هەیە لە عێراق فشارە ئیقلیمیەکان ئەبینین لەسەر عێراق هەیە کە چەندێک دەورە بینێتیایە و پەرتەوازەی ماڵی کوردیش دیسانەوە دەورێکی تری هەبووە لەوەی کە نەگەن بە ڕێکەوتنێکی باش یاخود یەک خیتابی نەبووە لە بەغاش ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە عێراق فشارەکانی خێرا بووە و هەرێمی کوردستانیش فعلیەن بە عملیەن تاکو چەند مانگی تقریبا مانگێک مانگ و نیوەکە بە فعلی دەستی پێ کردو بەوەی کە ئەوێ وتوێش بکە وەفدی ناردووە بۆ بەغا بەڵام درەنگ دەستی پێکرد بەداخەوە بەس ئێستا چی بەسەر دێ و کۆمپانیانێک 6 مانگیان بۆ دانرابوو وەزارەتی نەوتی عێراق وتی داخاتە لیستی ڕەشەوە ئەو مانای چییە بۆ نمونە دوای 6 مانگە و هەنگاوە دەنێ دەتوانێت ئەوە بکات پێشتر باسی ئەوم کرد هەموو کۆمپانیەکان لە عێراق کار ناکەن داناغازە لە عێراق کار ناکە گەنەڵ ئەنەرژیە لە عێراق کار ناکە DNO لە عێراق کار ناکە گەڵف کریستۆنە ئەچکەیئێنە شامرانە ئەمانە هیچیان وێستەن زاگرۆزن ئەمان لە عێراق کار ناکەن خستنە لیستی ڕەشەوە لەوانەیە بۆ ئەم کۆمپانیانە زۆر کاریگەر نەبێ بەڵام عێراق شتێکی وتووە لێرە کە گرنگە عێراق گرێبەستە نەوتیەکانی ڕەفس نەکردووە بە تەواوەتی ڕاستە خطابەکەیان تۆزێ تەناقوزی تیا لەلایەکەوە ئەڵێن ئێمە لە 180 کێشەی نییە گرێبەستەکان و نەشمانوتۆ لە 120ەکەی تر کێشەی هەیە ئەڵێن لە 180 کێشەی نییە نەمانوتۆ لە 120ەکەی تر کێشەی هەیە کەواتە عێراق مرونەتێکی پیشان ناو بۆی بتوانێت مفاوەزات بکات لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە بۆ ئەوەی بتوانێت سەرنجی کۆمپانیا نەوتیەکان ڕاکێشێ بەلای خۆیان بەڵام لە هەمان کاتیشە خطابەکەیان تەناقوزی تایە لەوەی کە ئاڵێن گرێبەستەکانی هەرێمی کوردستان دژە لەگەڵ دەستوری عێراق ئەگەر گرێبەستەکانی هەرێمی کوردستان دژ بێ لەگەڵ
دەستوری عێراق کەواتە گرێبەستەکان باتڵە ئەو قسەیە واگەین ئەوە تەناقوزەکەیە وازانم لەوە لەسەر چی بینایان کردو ئەمریکا تەناقوزی یاخود گرێبەستێکی نادەستوریە بەوەی کە لە دەستورە ئاڵێن نەوت مڵکی هەموو گەلی عێراقا لە گرێبەستی وەبەرێنانی هاوبەشە پرۆدەکشن شێرینگ کۆنتراکتە پشکێکی ئەو نەوتی کە بەرەمێنرێ ئەیرێ بە کۆمپانیاکان کە ئەمە جۆری گرێبەستەکەەوە ئەخوازیە بەڵام بەڕێی من باوەڕ ناکەم عێراق گرێبەستەکان هەڵوەشێنێتەوە محاوەلەکە بە شێوێ لە شێوەکان ئێغرای کۆمپانیاکان کە ڕوو لەوێ بکەن و لە هەمان کاتیشە تهدیدیشانەکە ئەشیان ترسێنێ لە هەمان کاتا بۆ ئەوەی کە دیسانەوە بچنەوە بۆ ئەوێ بەڵێ سوپاسان دەکەم ناوبڕێکمان هەیە بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرەداگی سێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر پێش ناوبڕەکە باسی هەڵە استراتیژیەکان کرد بەس باسی ئەوت کرد نابێنەوە تەسلیمی
عێراق بکریا خود منیشیەکانی پێت باش هەروە ئیدارە بدرێ بۆ من لە سەدا 50 بۆ تێچوون بڕوە لە سەدا 42 بۆ 44 بڵین 41 بۆ 44 بگەڕێتەوە بۆ حکوومەت هەر بەم شێوەیە نەخێر گەندەڵکار نیزاچی لێرە بێ لە عێراق بێ لە فەنزەوی لە ئیدارەی نەوت بە خراپ بدرێت لە نەیجیریا بە خراپ بدرێت لە عێراق لە لیبیا لە وڵاتانە لە هەرێمی کوردستان لە زۆربەی شوێنەکانی تر کە ئەوروپاوەندی وڵاتانی اسکەندنافیا لە دەرچی ئیدارەی نەوت ئیدارێکی زۆر سەقەت و خراپە گەندەڵی هەر گەندەڵی لە هەرێمی کوردستان کراوە لە بەقا کراوە لە هەر شوێنێکی دیکە کرابێت بەڵام من بەدیلێکی زانستیم هەیە بۆ ئەوە کۆمەڵی خاڵم خستە ڕوو گوتم ئەگەر ئێمە کۆمپانیایەکی خۆماڵی کوردی نیشتیمانیمان لە ساڵی 2006 دا بمەزراندایە ئەم هەموو عقودەمان لەگەڵ ئەم هەموو کۆمپانیایە نەکرد بایەوە کۆمپانیایەکی وەکو داناغاز لە ساڵی 2013 بەدواوە نەئەچوو دادگای نێودەوڵەتی لەندەن و نیویۆرک و چۆمان لێ بگرێ 2 ملیار و 200 میلیۆن دلارمان لێ بسەنێ ئێمە توانێت خاوەنی کەوادری نەفتی باش ئەبووین لە ناو هەرێمی کوردستانە ئێمە ئێستا ڕێگی کێشەکە ئەوەیە کاکە حەکیمجان کۆس زۆرە تێچوو کۆمپانیەکان لە هەرێمی کوردستانە زۆرە یعنی تۆ حەقی دەرهێنان و هەناردەکردن ینی بەرهەمێنان و هەناردەکردنی بەرمیل لێرنەوت 158 بۆ کۆمپانیەکان و بۆ دەستحەقی کۆمپانیەکان و گواستنەوە ئەوانە ئەڕات 42 لە سەتی بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە ئەگەر کۆمپانیەکان کۆمپانیایکی کوردی خۆماڵی نیشتیمانی بواە ئەوە ئەم تێچووە زۆرە لە ئاستی بەرهەمێنان و هەناردەکردنانە هەبوو بەزستە بۆ کۆمپانیایکی کوردیە لەگەڵ ڕووزنەفتە بۆری نەوتی هەرێمە لە سنووری هەرێم لە سەدا 24 بۆ 25 لە سەدا 9 داهاتینەوەت بۆ ئەوە دەڕوە لە کاتێک لە سنووری تورکیا درێژتر لە سەدا 4 بۆ دەڕوە هەر کۆمپانی ناوخۆیەکەش نییە ئەمە حاڵێکی تایبەت بووە ئەگەر لۆچی کاتی بەرنامەکەی نەبێت لە ساڵ دوای ساڵی 2006ەوە لە عێراق مالیکاتۆتە سەر حکم ڕێگەی بە تورکیانەدا 8 ساڵ تورکیا تەدەخل لە کاروباری عێراق و هەرێمی کوردستانی شەبکە ئەبادی ژاتە سەر حکم نزیگویان لە ئێرانەوە نەیان هێش تورکیا تەدەخلکە بۆیە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستێکەڵی لەگەڵ تورکیا نامۆسمێک تێچووی بۆریەکە لە سنووری هەرێم زۆرترە لەگەڵەوەی کە لە سەدا 25 کرێ بۆریەکە لە بەغدا و لە بەسرا دۆلارێک و 20 سنتەیە دۆلارێک و 20 سنتەیە شتێکی ئەو هەیە لە هەرێمی کوردستان 12 دلارە بۆ لە 12 دلارە 11 دلار و 12 لە خورمەڵە شەروە بەڵێ لە خورمەڵە شەروە یەک بەرمیل نەوت بۆ زیری سامانە سروشتەکان ساڵی 2020 بە تێچووی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت 11 بۆ 12 دلارە لە هەرێمی کوردستان بەڵام لە بەغدا 1 دلارە ئەمە لە زۆر وڵات هەیە 16 دلارە لە هەندێک وڵاتی تێچووی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت 24 دلارە ئەمە کەوتوتە سەر ئاستی جۆلۆجی و دەرهێنانەکەی کە من نامێ بچمە ناو مەجالی و قساسی قسەکردنی من نییە بەڵام حقەتێکی تر هەیە کاک حەشیم ئەی باسم کرد کە فعلەن گەندەڵی هەر گەندەڵی لە هەر شوێنێکی ترا بکرێت من کە گوتم نابێتەوە تەسلیمی بەغدا بکرێت کۆمەڵێک بەدایلی قانونی و دەستوری و شتی دیکەم باس کرد کۆمەڵە شتی ناوخۆی هەرێمی کوردستانە باس کرد کە ئێمە دەبێت بە تەواوی پرۆسە نەوتیەکان بچینەوە چەند جاری دیکەش لێرە باسم کردووە ئێمە بێ بەگرێ بە سەرنەوتیەکان لە هەرێمی کوردستان بچینەوە ئەبێ بە دەرهێنان بچینەوە تاکە چێلگە هەیە ئێستا مەسەڵەن چێلگەی تاق خەریکە وشکەکان 2500 بەرمیل نەوت 145,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە سەباسی 5,000 یعنی ئەمە کارەساتە تۆ دەبێ ئەم نەوتە نازدارە کە باسم کرد 6 بۆ 65 میلیۆن ساڵی ئەوێ تاوەکو بەرمێنە نەوتە نازدارە ئێستا بەس بەرپرس سوودی لێ نەبینەوە لە کوردستان یعنی یەکێک ئەگەر ئەو خۆیان دروست بکردە ئەو هەموو کۆمپانیا بیانێ نەهاتنایەتێرە ئەو جیاوازە چینایەتیش دروست نابوو دۆخەکە بۆ شەوێ نەبوو حتا سعودی سەر کە شەریکە ئارامکۆ لەوێ هەیە دەستی تێکەڵە لەگەڵ خۆراوە و بەریتانیا و ئەمریکایە بەڵام بە نەتیجەی نیایی لەناو سعودیایە توانیوانە سعودی بکەن بە سعودی تا ڕادێکی باش ڕاستە مەملەکەتەوە ئەوانە دۆخەکە بۆ شەوەیە ئەنجا خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە لە بەغدا تەعاملی لەگەڵ بکەین ئەوش ئەوەیە کە من بەغدام فرامۆژ نەکردووە لەم پرۆژەیە ئەوەیە کە هەرێمی کوردستان چیتر زووە لەگەڵ بەغدا بکەوێتە گفتوگۆ قانونی نەوت و غاز دەربچن ئەمە تاکە ڕێگەی خراجە دەرچون لەم کێشانە کە قانونی نەوت و غاز دەرچوو ئەمە جێگەی ڕەزامەندی ئێرانە بێ هی تورکیا بێ عێراق بێ ئەمریکا بێت چکە لەم کاتەیە دنیا پێویستی بە وزەیە دنیا پێویستی بە غازە بە نەوتە ئیشی خۆرئاوە وڵاتانی دنیا ئەوەیە ئاستی بەرهەم بەرز بێتەوە نەوت و غاز بۆ ئەم زستانە فریای دنیا بکەوێت چکە تەبیعەتی بەشە باکووریەکەی گۆی زەوی ئەوەیە زۆر سەردە هاوینیان کەمە یەکسەر بەهای زوو زستان دێ نەوت و غاز فریای وڵاتانی دیکە بخەین نەک دانیشتن مەعمەع بکەین لە نێوان هەرێم و بەغدایە ئەو دەرفەتە گەورەی کە نرخی نەوت و غاز لەم کاتەیە بەرزە لە دەستی بدەیت ئەمەیە ڕێگی شەشەکە بەزۆکو زیادەی داهات لە هەرێم دیارە چی بەسەردەی یاخود ئەوە لە مانگی کۆتای مانگی دۆ سەروی 100 دلارێک دو ڕۆژنەوە حوتنەوە تۆش دلار دیارە چی لێدێ لە داهاتی ناوت وەڵاهی یەکێک لە ئەوەی کە من دیسان لەو ڕاستپاردانەشە باسم کردووە
من پێم وایە ناو بازاری چەمچەماڵ لە بەدەرکی سەلای سلێمانی لەبەر قەڵای هەولێر لە ناو بازاری دۆگ لە کەلار لە ناوچەکانی کورسان شاشەی گەورە تەلەڤیزیۆنی گەورە گەوراوی کە ڕێکلامەکەن ئەوە دابنە حکوومەتێرێم هەمووی 6,000 دلاری تێ ناچێت کەسێکی شتەحین کات بخۆی لە کۆمپیوتەرەکەەوە هەموو داتا و ئامارەکان بخاتە سەرەوە هەر کەسێ وتی شەفافیت نییە بڕۆ بکاکە لەو شاشەیە سەیری بکە بزان من حەزەکەم ئاوابێ يعني فعلا حكومة إيران ما بها أوهابك. إتريان أوان بلاوي أكنوا بردوام إيران إيه مجوبسي خلق جوبسي نبي هم جوبسي نبي أنا أبي بمشي ويبكن شفافية يشتغل سنة يعني أو كات خلق جناية مزايدة بكاوشتي. بس لبرجندلي كان يكاش كرينا كان. أي تزاني شفافية ترأو هاي بوشوي نازانم شونية بوشوي ولا جيلي كدي كلام سنورة وكباسم كلا أو دايناستي بروبلم ما دو كم شركة أو بس يعني هبوم شاشة جوراني قوم عنده. يعني بكرة إمرو سنوري دياغرار سنوري نێوانی چێت و پارتی نییە سەختێکی زۆری ئەقلیمی دووەلی لەسەر ئەم دوو حیزبە هەیە بە تایبەتی لە ئێستای پێکەنانی حکوومەتی عێراق ئەم زەختەکان یەکلایەنە نین لە کۆمەڵی لایەنەوە هەن جگە لەوە خاڵێکی دیکەی گرنگتر هەیە مامۆستا باسی سۆمۆی کردکە لە سۆمۆیە کورد یەک مۆزەفینی کاکار لە سۆمۆیان نییە ئێستا بە پێی ئەو داتانەی لای منە 403 پۆست لە بەغات شۆڵە مدیر عامی تایە وەکیل وەزیری تایە مەسئولی دەستەی تایە ئامر لیوای تایە کورە فەریق ڕوکنی تایە ئەمانە بەقەدەر دەسەر و کۆمار قازانجیان بۆ کورد دەبێت لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی لۆبیکردنەوە لە ڕووی ئاگاییەوە لە ڕووی ئەمنیەوە 403 پۆستی گرنگ هەموویان فەرامۆش کردووە یعنی من نزمنی هاسۆمەوە کاکە لە سوپای عێراقا کورد لە یەک کەمتریشە سەتا یەک کەمتریشە ئەمەدا لە کۆمپانیای نەوتی باکوورە کە بە هەموو تاریخ بگەڕێ کورد زۆری نەبوو لە کەرکووکە بەڵام 3.5 لە سەتی 3.7 لە سەتی کوردە ئێستا کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووکە 4,000 مۆزەفیە 3.7 لە سەتی کوردە يعني لە هەموو شتەکانە کورد بۆ بە کەمینە درۆن حکوومەتی عێراقیەتی میلیشیاکان پێدی کاکە پێشمەرگە مەمنوعە پێی بێ يعني لە زۆر شتە ئەوەیە لە مادەی 112 دەستوری عێراق لێ پێویستە حکوومەتی فیدرالی لەگەڵ حکوومەتی هەرێم و هەرێمەکانە بێکەوە ئەم ئیداری کەتی نەوت و غازدن باش کەواتە حکوومەتی فیدرالی بۆ هەیە لە حکوومەتی هەرێم پێچێتەوە حەقی خۆیەتی بە هەموو مەلەفاتەکانەوە حکوومەتی هەرێم شەفاف بێ و دەستی گەندەڵگاران ببڕێ و بە تەواوی پرۆسە نەوتەکانە بچێتەوە و بیانوانەی بەغایەتی بیبڕێ بەڵام لە هەر سەر کاتژمێرێکە عێراق 290,000 بانقی نێودەوڵەتی ئەڵێ دووسبایی 290,000 دلار غاز بە فیڕۆدا و ئەیستوێنێ ڕۆژانە بایی 2 ملیۆن و کەسرێک غازی سروشتی بە فیڕۆدا و ژینگە پیسەکە ئەویستوێنێ حکوومەتی هەرێم و وڵاتیانی عێراق مافیان نییە بڵێن تۆ بۆ ئیداری ئەم غازە بە خراپیە دەیت و ئەچی لە ئێرانەوە بە سێ هێندەی گرانتر نرخ لە بازار غاز هاوردەکەی ئەی بۆ غازی کۆرمۆر نابێت بۆ بەغدا پێداویستەکانی پێ بڕکەیتەوە ببێتە مای ئاشتی و ئاشتەوایی لە بینی حکوومەتی هەرێم و بەغدای کێشە سیاسیەکانی چارەسەر بکات ئەی بۆ درۆن بارانەکەیت و موشەکی تێگری ئەمەیە ڕێگی قسەکەی من باشە بەس بۆ چنی بەرەزت ئێستا پێت باش هەروە بمێنێتەوە دۆسینە و تێرێن بەی شێوەک تەسلیمی بەغدا نەکرێ ینی بەس زیان ئابوووریەکەی بۆ هەرێم زۆر نیە 2012 دۆسینە تێرێمی کوردستان هێڵا با بڕێن بۆ بەغدا تەسلیمیان بکەین لەگەڵ بەغدا لەگەڵ شێ قسە بکەین مەسەلەن خۆ مەسەلەن من ناوچەی سەوز لە بەغدا 10 کیلۆمەتر دووجایە باشە 38 باڵێزخانەی نێودەوڵەتی تایە من چوومە زۆر جار چووم گەورەترین باڵێزخانەی ئەمریکا لە ناوچەی سەوزە لە دنیاە باشە نوێنەرایەت حکوومەتی عێراق لە ناوچەی سەوزە ماڵی هەموو بەرپرسان و پەرلەمانتاران و پەرلەمان و ئەمانە عامل ناوچەی سەوزە 16,000 حیمایە هەیە بەغدا پێی ناپارێزرێت چۆن نتوانانی چەڵگە نەوتەکانی ئێمە پارێزێت کە چەڵگەی کۆرمۆر 176 بۆ 250 کیلۆمەتر دووجایە ئەو نتوانێت 10 کیلۆمەتر دووجار ناو بەڕاستی بەغایە پارێزێت چۆن ئەتوانێت ئەمە چۆن چێڵگە نەوتەکانی خۆی دەپارێزێ گەروە بێ لە بەغدا دەرئەچی هەتاوەکو بەسرە یەک تایفەیە شیعەیە حەج شەشێکی نییە لەوێش وەکو کاکە حەمە هەموو جارێکەڵە سۆندەیان لێ داوار بە کەیفی خۆی بەو شێوەیە 40% خەڵکی میسان و عەمارە بێکار و بئیشن خۆ ئەو شێوەیە پارێزێ بەڵام ئەوان چییە کە نرخی نەوتارێمی کوردستان 8 دلار خوارد نرخی بازار ئەفرۆشە لێرە و قەیراندارایەکە دەستی پێ کردو سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە ناشەفافیت لە نەوتێرێ و سەبارەت بە تێچوش ئەو تێچوە زۆری نەوتێرێن پەیوەندی بە پێکاتەی جیۆلۆجیەکەی وەکو دکتۆر هەندێکی بڵین تەبیعی ڕاستەکە دکتۆر تێچۆکەی زۆرە بەڵام بۆچی زۆرە ئەگەر بگەڕێنەوە بۆ راپۆرتی کۆمپانیا نەوتیەکان ئەڵێن تێچووی ئۆپێکسمان هەیە لەگەڵ کاپێکس ئۆپێکس ئۆپەرەیشن ڕۆژانەیە دەریێنانەکەیەتی کاپێکس ئەو سەرمایە زۆرەیە کە لە ماوەی تاکو گەیانیان بە نەوت سەرفیان کردووە
ئەڵێ تێچووی ئۆپێکسەوەی ڕۆژانەکە 2 بۆ $3.5 یاریەکە لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی تر بازێک کێڵگەیەک و نیوێشە بازێک کێڵگە زۆرتر $3.5 هی بەرمیلێک بەڵام بۆچی گەشتوتە 12 ئەمە پرسیارەکەیە بۆچی گەشتوتە $12 بۆ بەرمیلێک من وابزانام ساڵی پار بوو هەر لەم بەرنامەی ئێوە باسیەوەم کرد کە بەڵگەیەکم خستە ڕووکە لە هەموو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان لەلایەن 3 کەسەوە ئیداراکرێن لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەم 3 کەسە ئەگەر تەبیعی کۆمیتەیەکە چەند جار باسمان کردووە کۆمیتەی بەڕێوەبردننی کێڵگەکان لە هەموو کێڵگە نەوتیەکە لە 5 کەس پێک هاتووە ئەم کۆمیتەیە ئەگەر سەرۆکەکەی لای وەزارەتی سامانە سروشتیەکانە و ئەگەر سەوتەکان یەکسان بوون سەرۆک لای کێبوو ئەوە بڕیارەیە لەسەری ئەم کۆمیتەیە 3 کەس لە سامانە سروشتیەکان بۆ هەموو کێڵگەکانی هەرێمی کوردستان ئەمانە ئەگەر سۆپەرمانیش بن ئەو پەڕیتوانەشیانە بێت چۆن فریای ئەم هەموو کێڵگاکەن لەبەرەوە خەرجێکی زۆر کراوە وەزارەتی سامان سروشتیەکان ئاگای لێنەبوو چونکە بودجەی کێڵگەکان لەلایەن ئەم کۆمیتەیەوە دیاریەکرێ ساڵانە ئەبێ دیاریکە ئەمانە هاتوون وتەبێژی حکوومەت خۆیڵێ ئەڵێ پارەماناوە بە کۆمپانیەکان مستحق نەبوون ئەمە کفرە ئەمە ئەبێ وەزارەتی سامان سروشتیەکان هەر کەسێک لەوێ مەسئول بێ ئەبێ یەکسەری بیرێ بە دادگا چۆن پارەی بە کۆمپانیایەک ئەبێت چەندی تر بەسەر تا تێپەڕی بێ لەبەرەوە ئەو کولفەی کە تێپەڕیوە کە کەوتووەتە سەر هاوڵاتی باجەکەی یا داهاتەکەی چونکە داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ تۆ بیبی بە کۆمپانیاکە ئەمە قسووری ئیدارەدانێکی زۆر سەقەت بووە کێشەی ئیدارەدان هەبووە لە هەرێمی کوردستانە کێشەی ناشەفافیەتەیە بە تەکید لە هەرێمی کوردستانە چەنەها پرسیارت بۆ دروستە بێ لەسەر ئەو راپۆرتانەی کە دیلۆیت بڵاوی کردوێتەوە بێوەڵام ئەمێنیتەوە چەندین راپۆرتمان بڵاو کردوێتەوە پرسیارمان ڕاستە و خۆی ئەنجومەنی وەزیرات دیلۆیت کردو کاکە وەڵامی ئەم پرسیارانەمان بنەوە پێشەوەی راپۆرتەکەمان بڵاوکەینەوە بێوەڵام من هیچت نایەنەوە خۆیانە لە شوێنێکە فاریزەیەکت لەسەر بگرن ئەوە گەورە بکەن میکرۆسکۆپی بخەنە سەر بەڵام ئەو ڕقەمە گەورانەی کە پرسیاری لەسەر دوورسەکەی جوابت نایەنەوە بۆچی چونکە ئەمانە هەمووی لە سێبەران نابێ بکەوێتە ڕووناکیان بکەوێت سەر بەڵێ سەکتەری نەوت تا ئیستا لە هەرێمی کوردستانە ناشەفاف بووە ئەبێ شەفاف بێ ئەوەیە وای کردووە کە پاڵپشتی جەماوەری بەس بۆ فرۆشتنەکە دکتۆر ینی دژیەوە لە ڕێی سۆمە و فرۆشی سەر لە ڕووی ئابووری و هەرێم قازاندەکە لە سۆمە و بیفرۆشێ یان هەروە بەردەوام پێدا من ڕێیەکی لەوانەیە جیازمە بێ لەگەڵ دکتۆرە سۆمە پێشنیارێکی کردو بۆ هەرێمی کوردستان یا خودۆزارتی نەوت پێشنیارێکی کردووە کە نەوتی ئێوە ئەفرۆشین ئەو بڕێ ئێوە ئەفرۆشین ئەیخینە حسابێکە و حسابەکە خۆتان تەسەڕوفی پێ بکەن باشە ئەگەر سۆمۆ نەوتەکەی من بفرۆشێ بە $10 زیاتر بە $9 زیاتر لەوەی کە خۆمەی فرۆشم و داهاتەکەی بخاتە حسابێکەوە خۆم وەکو هەرێمی کوردستان تەسەڕوفی پێوە بکەم چ زەرەرێکم لەبا غیری ئەوەی لە هەموو بەرمیلێک $9 زیاترەکەم من ناڵێم داهاتەکەی تەسلیمی بەقا بکە ئەگەر داهاتەکەی لەژێر تەسەڕوفی خۆما بێ بۆچی سۆمۆ کە کیانێکی معتەرەفە و خبرەیەکی زۆری هەیە لە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستانە و ئیسەش زانین ئێمە لە 2014 نەوت هەنارداکەین تا ئیسەش لە ڕێگەی دەڵاڵەکانەوە نەوت هەنارداکەین تا ئیسە وەسیتمان هەیە تا ئیسە $11 بۆ $12 لەژێر برنتەوە ئیفرۆشین نەوتی ئەو کەرکووکەی کە هەر بە هەمان بۆری هەرێمی کوردستانە ئەڕواتە جیهان زۆر جار لەسەر و نەوتی برنتەوە فرۆشراوە چونکە داخوازی لەسەر نزیکە لە بازاری ئەوروپاوە و ئیسەش زانین دیسانەوە لە مانگی پێش و تریشە چەنە نرخی نەوتی کەرکووک بە بەرزی فرۆشراوە فەرقێکی کەمیە بۆ لەگەڵ لەبەرەوە تەبیعی وەکو ناحەی دارایی وەکو ناحەی دارایی بەڵێ هەرێمی کوردستان خازانجێتی لەگەڕ لە ڕێی سۆمەوە بێت کەسمان لەگەڵەوانین نەوتی هەرێمی کوردستان تەسلیم کرێ داهات تەسلیم کرێ بەڵام بەو شەرتەی داهاتەکەی بکەوێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر جیاوازیەک هەبوو لەو پارەی کە هەتە لەگەڵ بوجەکە بۆی دیاریکردووی بوجەی عێراق ئەگەر زیادت کەوتە لات بیەرەوە بە عێراق گەر کەمت کەوتەوە بێ لە بوجە بۆت قەرەبوو بکرێتەوە باش دکتۆر کاتم زۆر کەمەوە بەس ئەوەی کە دەڵێ پێداچوونەوە ناوخۆیەکە دەتوانێت دەستی پێ بکرێت دوایەوەی کە نەوت فرۆشە ئەوە کێشەی موچە قەیرانی موچە دروست بوو پرۆژەکان وەستان لێکترازانی کۆمەڵایەتی دروست بوو نیپارەی نەوت زیاتر بۆ دوو حزب سەرف کراوە بۆ کڕینی حزب بۆ کڕینی ڕۆشنبیر بۆ کڕینی نازانم ڕۆژنامەنووس دانانی کەناڵ بە پارەی نەوت ئێستا توانێت دەستی پێ بکرێت ئەو کۆمپانیانێک کە هاتوون بۆ هەرێمی کوردستان ئەزمونیان نەبووە توانای مادیان لاواز بووە دەستیان تێگەڵ بۆ لەگەڵ خەڵکانێکە ممکن ناو حکوومەت و حیزبەکانە خۆیان هێناویانن چێڵگەکانیان وێران کردووە بۆیە ئەڵێم کۆمپانیایکی خۆماڵی کوردی نیشتیمانی دروست بکرێت لۆبی بۆ هەرێمی کوردستان بکات لە دەرەوە کادری تەکنیکی لەناوە پێ بگێنێ قسەکەر بێ لەگەڵ بەغدایە و هەمان ئەو بیانوەی بەغداشە و بیانوەش ئابڕێت و چێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستانش بپارێزێ و لە بریەوەی درۆن بگرنە چێڵگەی کۆرمۆرکە بە پێی جەفنی کلاین ئەسەسوێت ساڵی 62 دامەزراوە لە باشووری ئەمریکا 4.4 تریلیۆن پێسێجا غازی سروشتی تایە ئێمە تەسلیمی عێراقی بکەین باشترە من لەگەڵەوەم غازی سروشتی بین بە عێراق
و لە برەوەی عێراق غاز لە سعودیەوە بێنە لە ئەردنەوە بێنە لە ئێرانەوە بێنە بە نرخی گەورە لە بازارە کۆرمۆر ناو خاکی عێراقا کە بەردەدەستێکە دەقل حەج شابی و دوورە ئەو بۆ ڕێی ئەیدەین بە حکوومەتی عێراق و ئەشی فرۆشین و شەشە سیاسەکانیشمان چارەسەر بێ بمایە ئاشتەوایەکیش و هەمیشەش ئابووری وا بۆ نقاتی مشترک بووە ئەمە دیدی تێگەشتنی منە بۆ ئەم بابەتە ئەمە بە کورتی نەوتەکە بەوە بەرزی دەمێنێتەوە بە کورتی قەناعەتی خۆم وایە تا 6 مانگی ئایندە نرخی نەوت هەر لە دەوروبەری $100 ئەبێ نایەتە خوار $80 لە دەوروبەری $100 و بەرزترش ئەبێ بەڵام لە ساڵی ئایندە لە 2023 نرخی نەوت دائەبەزێت بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا سەری یەکتری نەیەشێنن بە دادگای نێودەوڵەتی بەم ئیسفادە لەم دەرفەتە دارایە بکەن و نەوتی خۆیان فرۆشن و میلەتەکەی خۆشیان بەباشی ئیدارە بدەن ماوەستا بە کورتی لەسەر پێشبینی نەوت من ئەڵێم ئەگەرەکانی بەر نرخی نەوت هەمیشە کراوەیە چ بەرز بێتەوە چ نزم بێتەوە لەگەڵەوە چاوەڕێەکرێت کە نرخی نەوت بەرزی بێنێتەوە بەڵام ئەگەری داکشانیشی هەیە ئەگەر نرخی نەوت هاتە $30 و $40 حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مەعاشەیە عێراق کێشەی بۆ دروستە بێ وەزیری دارایی پێش چەند ڕۆژێک هۆشداری یاکە ئەگەر نرخی نەوت دابەزێ ئێمە ئەکەوینە کێش قەیرانی گەورەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانی گەورەترە بێ زۆر ورتر دووربینانەتر هەرێمی کوردستان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان یادگار سدیق شارەزای بواری نەوتوغاز هەروە دکتۆر بەهرۆز جعفەر دکتۆرە لە هەبووری سیاسی هایدرۆکاربوون سپاسان دەکەم سپاس بەوەی بینێرانی بەڕێز سپاس باوەکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ